بڵاوبوونەوەی لۆگۆیەک و لێدانی لە ئۆتۆمبیلی تەکسی لە سلێمانی کە بانگەشە بۆ ئاینی مەسیحی دەکا نیگەرانی شۆفێران و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە. پەرلەمانتاران سۆران عومەر و عەلی حەمە ساڵح لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک نووسیویانە ئەو هەنگاوە تەبشیرکردنە و دەبێ ڕێگەی لێ بگیردرێ. شۆفێرانی تەکسیش دەڵێن لە کاتی وەرگرتنی لۆگۆی ئۆتۆمبیلەکانیان ئەو ڕیکلامی ڕادیۆیە بەبێ ڕەزامەندی واگاداری خۆیان لە پشتی ئۆتۆمبیلەکانیان دراوە. شۆفێرێکی تەکسیش باز لەوە دەکا کاتێک پرسیاریەوەی کردووە بۆچی ئەم لۆگۆیە دەدرێت لە ئۆتۆمبیلەکەی پێیان وتووە ئەمە فریکوێنسی ڕادیۆی هاتوچۆیە. بەڵێ چۆن پێیان لە کاتی لەزگەکەدا پێیان دەکە منش نەمزانی بەخوا کوتیان بۆ شەپۆلێکە ینی کەناڵ ڕادیۆیەک دێ منش نەمزانی بەخوا هەر نەمزانی خۆگەم زانیە ئەوڵەکە نەمێش ئێمە دژی ئەو شتین ئێمە موسڵمانی لەخواوە زیاد بێ نەتیجە موسڵمانی. باش ئەوانی کە لێیاندا چیە بوون ینی لە گواستنەوە بوون یا خەڵکی ئاسایی بوون؟ وەڵای ئەو کە لێیاندا هەر جەماعەتی لۆگۆکە بوون. نەخێرمە ئامادەنین ئەو لۆگۆی لێ بدەم لۆگۆم لێ نەداوە لێشی دەم ئامادەنیم لێشی دەن و ناشەڵم لێ دەمە دژی ئەو لۆگۆین قەت ئامادەنین ئەوەی لێ دەین هەتا ئەسەر من نەمزانی ئەو لۆگۆ سەیریشم کردو بەس نەمزانیوە بەشزانی ناڵین قەتشتیوە بێ و مەدژی ئەو بەرنامەشی چی سێ هەوێ ئەمەندەت بۆ دەکا باشە لەو ژووری کۆمپیوتەری عادەتە سارەکەم ڕاگەوتی لەزگەی شوێوتم خەتە هەتا هاتمەوانە کۆدەکەیان لێدا بوو ئەو کۆدە 97.1 کە لێشی داوتم بۆ لێداوەشتانە وتی دەبێ و سارێک پێوتم پێشتر سارم لێداوە لەزگا سارێکم هەبووە لیان نەداوە بەس ئەمە تازە ینی ئەم بڕیارە من وا هەست پێ دەکەم هەر 3 مانگ ببێت چکۆم بۆ خۆم تەقریبی ئەوم لە ڕەمەزانێدا بوو لەزگەم لێدا یەم سارە تازەیە ئەم کۆدان لێدا پێشتر سارێکم هەبوو لێم داوە لیان نەدابوو پێشم گوتمەوەی چێوتی مرورە تی ڕادیۆی مرورە ئەمای بە من گوت من ئاڵاقی شتەکەم هەر پێ ناشریم واراتمە دەرێ لێم کردوانە یەک پام سپرام لێدا لێم کردوانێ ئەمە ئەوە نەبێ بڵێ پێشتریش من نەمزانی بۆ ئەوەی ئەنجدا بمزانانی ئەوەیە قەت قبوڵم نەدەکرد لیدا چونکە من کابرایەکی ئیسلامم پێویست ناکە ئەو ڕکلامی مەسیحی بەمم بکە. پەیام لەسەر ئەو بابەتە پەیوەندی بە گواستنەوەی سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرانەوە. کەناڵی ئاسمانی پەیام لە بەدواداچوونەکانی بەردەوام بوو دەرکەوت ئەو فریکوێنسیەی دراوە لە تەکسیەکان تایبەتە بە ڕادیۆیەکی دیکە و بە هەمان فریکوێنسی لە هەولێر ڕادیۆیەکی مەسیحی هەیە و بانگەشە بۆ ئاینی مەسیحی دەکا. لە سلێمانیش شەپۆلی ئەو ڕادیۆ مەسیحیە زاڵە بەسەر ئەم ڕادیۆی دیکەدا. طبعا من پێم ناخۆشەوە ئەوە هەڵەت تێگەیشتنێکە هیوادارم کەس بە هینێکی غەڵەت لە ئێمە وەرنەگرێت نەزڕێکی غەڵەت ئێمە وەرنەگرێت ئێمە خەڵکی ئەم شارین خۆمان موسڵمانین دایک و باوکمان موسڵمانە ڕێز و سڵامان هەیە بۆ هەموو دینەکانی تر و ئینشاڵڵا ئەم شتە باڵێن ڕێکەکەینەوە ئێمە ئەمڕۆ لە بەیانیەوە لەو هەوڵی ئەوەیە بووین لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی ترەوە لە ڕێگەی ئەو دووبرا ئەندەم پەرلەمانەوە کە لێدوانیان هەبوو ئەوانیش ئاگادارمان کردوونەتەوە قسەمان لەگەڵ کردوون شتەکەمان ڕاست کردوێتەوە ئەوانی خۆیان لابردووە کە تێگەشتون شتەکە چۆنە. پێشتریش لە ڕێگەی دیکە و بە بڵاوکردنەوەی ئینجیل و نامیلکە و سیدی بە پلان هەوڵی بەلاڕێدابردنی گەنجان لە شار و شارۆچکە جیاوازەکان دراوە بەڵام سەرجەم ئەو هەوڵانە تا ئێستا شکستی هێناوە. لە کاتێکدا زۆرینەی خەڵکی کوردستان موسڵمانن لە ڕێگەی ئەو پلانانەوە هەوڵ بۆ لاوازکردنی بیرروباوەڕی ئیسلامی دەدرێ بەڵام خەڵکی کوردستان یەکدەستانە بە پابەندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرجەم هەوڵەکانیان شکست پێهێناوە.